هێرشەکانی ئێران و گروپە هاوپەیمانەکانی لە عێراق بێجگەل لە تێکدانی دۆخی ئاسایشی زیانێکی زۆرشیان بە ئابووری هەرێمی کورسان گەیاندووە. جوڵەی بازار بە جۆرێک سست بووە، کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتیان دروست کردووە. مام تەحسین سەری لەناو فرۆشتنی تەزبیحدا سپی کردووە. ئەو دەڵێت موشک و درۆنی ئێران کار و کەسابەتی نێشتووە و ڕێژەی بێکاری زۆر زیاد کردووە. بەنسبەتی ئەو موشەکە تەئسیرێکی زۆریشی هەیە، جگە لە بێ بازاڕی ترس و دەلا ڕاوچێکی زۆری خستووە سەقەڵک بە تاکید ١٧ زیاد بووە ڕێژەی بێکاری. ئەی چۆن بێکاری زیاد بووە؟ ئێستا وتە من لەبانەوە تەزبیحمدانە 2 تەزبیح فرۆشتووە، لە هەردوو تەزبیحەکە 3000 خێر بووە. ئەگە باشە ئەوە مەسلەب ئەوە سیاقی نێغاز بێ هەرچێکی بەتاڵە. نیگەرانی هاوڵاتیان لەوە سەرچاوی گرتووە موشک و درۆنەکانی ئێران تەنها کاریگەری لەسەر دۆخی بازار نەبووە، بەڵکو هەموو سێکتەرە جیاوازەکانی پاکخستووە. بەڵێ تاسیری زۆر هەبووە لەبەرە موشەکانە کە دێت یەکمانە خەڵک لە ڕاوچی لە دڵی خەڵکی دەڕوێتن وەچان دەبین لە چەند بۆڕێ نەفتی درایە لە چەند شوێنی غازی درایە ئەوانە تاسی زۆر لەسەر ژیانی خەڵکی کردیا. ئێستا تۆ شایەکی دەینی ئەگەر مەقسەد پێشی بە 40,000 دەینێ سابوویتە 50,000 معنای کووە تۆ ئەگەرە شاگران بە هیچ بازاڕیش نییە. ئستا مەقسەد کابرا هەتاوە تبیانی سەر هیچی مەقسەد بازاڕە چووەنە بۆ بڵۆ دڵت پێ خۆش بیانەوە. هێواران کووس ئێستا سلفی کولێ سیارێ دەنی وارانی واچینەوە ماڵە هیچ ئەوە نییە ئیشت دە بەدەستدایە. ژووری بازرگانی هەولێر بڵاوی کردوێتەوە کە قەبارەی زیانە ئابوووریەکانی سەر هەرێم هێندە زۆرن لە ژماردن نایەن. سەرۆکەکەشی نای شارێتەوە بازرگانان زیانێکی زۆریان پێگەشتووە و زیانەکان تا دێت زیاتر دەبێت. هەموو ئەو شەڕ و پشێویانەی کە لە هەر ناوچەیەک ڕووبدا زیانی گەورە بە ئابووری دەگەێنێت و جوڵەی بازرگانی سست دەکات و ئەوەش وای کردووە کە هەرێمی کوردستانیش بەدەر نەبێ لەو زەرەر و زیانانە و بازرگانانی ئێمە بێگومان زیانیان بەرکەوتووە لەبەرەوەی جوڵەی بازرگانی لە عێراق بەگشتی وە لە هەرێمی کوردستانیش دەتوانین بڵین زۆر کەس بووە و وەستاوە تاعاتێک. جوڵەی کەرتی فڕۆکەوانی و گەشتیاری هەرێم گەشتوتە سفر، چونکە زیاد لە 1000 کۆمپانیای گەشتیاری و فڕۆکەوانی نزیکەی مانگێکە هیچ کارێکیان نەماوە بەهۆی داخستنی فڕۆکەخانەکان. زیانەکانیش بە ملیۆنان دۆلاردا خەمڵێنرێت. تەواوی مەسەن تراڤڵ ئەجەنسیەکانی کوردستان سەروی 1000 هەر هەمووی لە کارکەتیە هیچ ئیشی نییە، چونکە ئەتوو لە قەیرانی با بڵێن کۆرۆنا هێشتا تا حەدە کەمێک باشتر بوو ڕحلاتیش لا ئیخلاء هەبوو ئەوە بوو لە کاتی با بڵێن ڕیفراندۆم کە مەتار خەپات بوو بەڵام بەدایلی دیکە هەبوو ڕێ بەڕیکرابەوە ئەوە ئێستا ئەتوو کێ سەفەر دەکا بەو زروفە. گەرچی حکوومەتی هەرێم دەڵێت ئەو بەشێک نییە لە شەڕەکە و هەوڵێکی زۆریشی داوە تا هێرشە موشەکی و درۆنەکانی سەر هەرێم ڕابگیرێت و ئێرانی ئاگدار کردوێتەوە. بەڵام ئێران بێ گوێدانە ڕێککەوتن نێودەوڵەتیەکان سونرەکان دەبەزێنێت و زیان بە کەرتی ئابووری و وزەی هەرێم دەگەێنێت. ئەمە جگەلەوەی ڕۆژانە لێرە و لەوێ هاوڵاتیانی سڤیلیش دەکرێنە ئامانج. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.